سڵاوتان لێبێ ئازیزانم ئێوارەتان باش هیوادارم تەندروست بن هاتینە وڵاتان بە پرۆگرامێکی نوێ اینجا ئەمڕۆژ باسی کۆمەڵێک بابەتی گرنگتان بۆکەین لەگەڵ ئەلەندا سڵاو لێبێ ئەلەن چۆنی تۆش لیندا تەندروستی و سوار هەر بژی زۆر حاڵە سپاس باشە؟ دەکەم یاخوا زۆر هەر سپاس باش بژیت سڵاو لە بینەرانی خۆشەویستیش هیوادارین لە هەر کوێیەک بینەرمانن هەر باش و تەندروست بن ئەمڕۆژ دووبارە وەک ڕۆژەکانی تر کۆمەڵێک بورگە و بابەتان بۆ باسەکەین لەگەڵ لیندایە بێگومان بەڵێ لیندا ئەمڕۆ بەگشتی باسیەواکەین کە گرنگی پشکنین چییە کۆمەڵی پشکنی نەخینە ڕوو زینە پشکنینانە گرنجیان چییە چۆن یارمەتی چارە خوازانە دەن یاخود یارمەتی پزیشکانێن لەوەی کە دەستنیشانی کۆمەڵێک نەخۆشی بکەن پێشەوەی حاڵەتەکان خراپتر بێت و بگاتە کە قۆناغێک کە چارەسەری ئەسەمتر بێت بێگومان بەڵێ ڕاستە ئەلەن دەستە خۆش بێ اینجا ئەلەن دکتۆرێکمان لەگەڵایە بە مەبەستی کردنەوەی بەشی قەڵەوی لە نەخۆشخانەی فێرکاریەکە کۆمەڵی پرسیاری لەکەین دکتۆر سەنگەر عەبدوڵڵا پسپۆڕی نەشتەرگەری گشتی سڵاو لێبێ دکتۆر هەر بژیت دکتۆر ئامانج لەکردنەوەی ئەم بەشە لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی چییە؟ بەگشتی لینداخان خۆتان زانن معلومە لای جەنابتان ئێستا قەڵەوی خۆی نەخۆشیەکی سەردەمە ڕاستە و هۆکاری چەندین نەخۆشیە جەستەیی و تەنانەت نەخۆشیە دەرونیەکانیشە ڕاستە بە حکومی نەخۆشە جەستەیەکانی وەکو بەرزەپەستانی خوێن شەکرا ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە یاوانەی نەخۆشی دیسک و بڕبڕەکانی پشت و حتا ناڕەحەتی ێژنەوەوانەشیان هەیە ئەگەر قەڵەوی سەبەبی ڕاستە و خۆ نەوێ بە ناڕاستە و خۆ باری جەستەیی ئەم نەوع نەخۆشیانە ئەم نەخۆشانە خراپەکە کە لەم نەوع نەخۆشیانیان هەبێت ڕاستە دەست و لە ڕووی کەسۆ لە ناو گەنجانە زۆر جار بەهۆی ئەوەی کە شێوەی جەستەی گەنجێک مەسەلەن قەڵەوە و لە ناو ڕفیقەکانی یاجێی ناوێتەوە لەوە چێ بارێکی دەرونی خراپ یانە ئاسایی دروستکا بۆ گەنجەکانمان فامانج لە کردنەوەی ئەم بەشە کە لە نەخۆشخانەی فێرکاری کردومانەتەوە چارەسەری ئەم قەڵەویەیە کە بێتە هۆکاری ئەم نەخۆشە جەستەی و دەرونیانە ئەمەش ببوورە مەبەستەکە یعنی بەس پێشخستنی بواری زانستیە زیاتر کە بە تیمێکەکرێ تیمەکە پێک هاتووە لە مثلەن پسپۆڕی نەشتەرگەری وردی قەڵەوی پسپۆری وردی کوێرە ڕژێنەکانی تایە پسپۆری نەشتەرگەری هەرسوجگەری تایە پسپۆری هەرسوجگەری تایە خۆی بەجیا ئەوانەی کە نازوورەکەن پسپۆری هەناوی و دڵ و نەخۆشیە دەرونیەکان و پسپۆری بێهۆشکار و تیمێکی یاریدەرانی پزیشکانی تایە لەوانەی کە لە قاوش کارامەکان کە لە قاوش ئیشەکەن ئەوانەی یاریدەری نەشتەرکار و یاریدەری بێهۆشکار و ئەمانە یعنی کارەکە کاری تیمێکە بە تەنیا کاری یەک کەس نییە زۆر باشە دکتۆر ئەو خزمەتگوزاریانە چین کە بەگشتی لەم بەشەیە پێشکەشی چارەخوازان ئەکرێت چارەخوازان چۆن نەتوانن سوود ببینن لەکردنەوەی ئەم بەشە خۆی کاگەلەند هەموو بەشێکی تازە لە بوارێکی پزیشکیا کاکرێتەوە دوونەوە خزمەتگوزاری هەیە باشە خزمەتگوزاریان زانستیە ئەو ناحەیە کە خوێنکارانی کۆلێژی پزیشکی خوێنکارانی پسپۆریە گشتیەکان خوێنکارانی پسپۆری وردەکانی سپاری لەکەن لە ڕووی زانستیەوە لەو محاضرانی کە تەقدیمەکەی لەو کۆنفرانسانە لەو سیمینارانەی کاکرێمە لە ڕۆزانستیەکەیەوە خزمەتگوزاری دووەمی ڕوە تەندروستیەکەی عنیەوەی کە جەناتەڵی کە پێشکەشەکرێت طبعاً لەوێ ئێمە لەو بەشەیە بەشی ڕاوێژکاریمان ئێستیشاریمان هەیە کە نەخۆش دەتوانێت بێت ڕۆژانە لە خەستخانەی فێرکارەکە نەخۆشەکانە بینرێن هەڵسەنگاندنیان بۆ کرێ و ئەو چارەسەری کە پێویست دەتوانم هەڵسەنگانی کاکرێ و ئەو تیمەی کە بۆم باسکردی پێشتر هەر یەکە لەم تیمایی بینێت پسپۆڕ ئێمە بینین لە بیتایەتەوە پسپۆری نەشتەرگەری قەڵەویەکە لە پاشان دکتۆری هەناوی و دڵەکە دکتۆری کوێرە ڕژێنەکان پسپۆری دەرونیەکە پسپۆری بێهۆشکارەکە بێمانە هەموو ببینرێ ئەو هەڵسەنگاندنی کە ئەکرێت طبعاً لەمەوە بۆ ئەوەیە هەمووی بە گشتی ئەم نەخۆشایە پێویستی بە نەشتەرگەری هەیە بۆی بکرێ یان ناجارە ضروری نییە باشە ئەمە ئەو خزمەتگوزارانەیە کاتوانین پێشکەشیکەین لەگەڵ نەشتەرگەریەکەش کار لە خەستخانەی فێرکارێک کاتوانین بیکەین زۆر باشە کەواتە دکتۆر ئێوە پێش ئەوەی کە نەشتەرگەریەک لەو بەشە بۆ چارەخوازێک ئەنجام بدرێت پێشەوە پێویستە تیمێک بە وردی بیبینێت ئەبێ بڕیار لەسەرەوە بدرێت کە ئایا کەسەکە پێویستێتی یان پێویستی نییە دواتر نەشتەرگەریەکەی بۆکرێت بەڵێ بە دڵنیایە بۆ نەوەعابێ زۆر ئەو تیمە بە کاملی هەمووی ئەیبینێ زۆر باشە دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمانە بووی ئەرکێک کێشا و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هیوادارین کە هەر بەردەوام بن لەو ئیش و کارە جوانانەتان دووبارە سپاس کە لەگەڵمانی زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس کاتێکی دامە مای خۆشحاڵی ڕاستە
ئەمە بەشێکی تازەیە کراوەتەوە هەر پێشکەوتنێ وتومانەکە لە بواری تەندروستیا بکرێ بێگومان جێگی دڵخۆشی و جێگی دەستخۆشیە بێگومان و ئێمە بێگومان بە ئەرک و بە ماندووبوونی ئەوە نەزانین ڕاستە بێگومان جامای خۆشحاڵیە کە پێشکەوتنی زۆر لە بوارە ئەکرێ لەبەرەوەی بڵێ و نەڵی کێشەی زۆرە بۆیە بەردەوام زانایان و دکتۆران لە هەوڵان پسپۆڕان لە هەوڵان بۆ ئەوەی کار ئاسانی بکەن بۆ چارەخوازان اینجا ئەمڕۆ ئەلەن بە گشتی بابەتەکەمان بابەتی دڵخۆشکەرە هەمووی وەکو مژدە وایە ئێستا ئەم ئەوەی کە دکتۆر لەگەڵمانە بوو هەروەکو مژدەیەک وا بوو هەواڵ یەکەم پیشمان هەروەکو مژدەیەک وایە باسی ئەلزەهایمەرەکەین اینجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بم بابەتە بابەیەکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. لە نوێترین بەدەستهێنانەکانیدا بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمان لە ئەمریکا دوو جۆر پشکنینی خوێن ئاشکرا دەکات بۆ دەستنیشانکردنی نەخۆشی ئەلزەهایمەر. بەپێی ڕاگەیاندراوەکانی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمان لە ئەمریکا زانستی پزیشکی بە جۆرێک پێشکەوتووە لە ئێستاە دەتوانرێت لە ڕێگەی پشکنینی خوێنەوە نەخۆشی ئەلزەهایمەر دەستنیشان بکرێت. شارەزایان ئاماژە بۆ دەکەن ئەم پشکنینانە بۆ دیاریکردنی پرۆتینە نائاسایەکانی ناو خوێنە لەوانەش پرۆتینی پی تاو 270 و بێتە ئەمایلۆید ئەوان دەڵێن کەڵەکەبوونی ئەم دوو پرۆتینە پێکەوە نیشانەی سەرهەڵدانی نەخۆشی ئەلزەهایمەر. بەپێی کۆمەڵێک ئاماری پەیمانگای تەندروستی نیشتیمانی لە ئەمریکا پرۆتینی پیتا و 270 دەتوانێت ڕێژەی لە 1970 حاڵەتەکانی نەخۆشی ئەلزەهایمەر دەستنیشان بکات. لەلایەکی دیکەوە پسپۆڕان ئاماژە بۆ دەکەن ئەم بەدەساتانە ڕێگەی نوێ و کاریگەرن لە دەستنیشانکردنی نەخۆشی ئەلزەهایمەر بەڵام پێویستە توێژینەوەی زیاتر ئەنجام بدرێت لە پێناو ئەوەی پشکنینەکانی خوێن بکرێن بە پێوەر و بنەمای سەرەکی بۆ دەستنیشانکردنی نەخۆشی ئەلزەهایمەر. زۆر باشە هەمومان نەزانین کە نەخۆشی ئەلزەهایمەر نەخۆشیەکە کە زۆرێک لە خەڵک لە سەرانسەری جیهانە بەدەستیەوە ئەناڵێن جا ئەوەی کە کێشەیە دەستنیشانکردنێتی پێش ئەوەی کە بنمونە حاڵەتەکان زۆر لەسەر چارەخوازەکە دەربکەوێت بەڵام لەم هەواڵەیە مژدەیەکی دڵخۆشکەر وەکو لینداوتی بە ئێماگات ئەوی ژەوەیە کە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە ئەم دەستنیشانکردناکرێت ئەو کەسانی کە وردە نیشانەکانیان تا تیا دەرەکەوێت بەرەو ئەو حاڵەتا ڕوون کە تووشی ئەلزەهایمەر بن ایندا لە ڕێگەی خوێنەوە ئەتوانن بزانرێت کە ئایا ئەم کەسە مەترسی لەسەریانە ئەویش لە ڕێگەی دەستنیشانکردنی هەندێک پێکاتەیە لە ناو خوێنە بنمونە بێتە ئەمایلۆید و پرۆتینێک بە ناوی پیتا و 270. ڕاستە دەستخۆش ئە لە نەنجامایی دڵخۆشیە کە لە ڕێگەی تەنها پشکنینی خوێنەوە نەخۆشیێک وەکو ئەلزەهایمەر بتوانرێت دەستنیشان بکرێت چونکە ئێمە هەمومان ئەزانین نەخۆشیە مێشکیەکان یاخود نەخۆشیە دەرونیەکان ئەوانەی کە پەیوەندیم بەو نەخۆشیانەوە هەیە دەستنیشانکردنی کەمێک قورسە تەنانەت هەنێک جار بۆ پزیشکی پسپۆر خۆشی چونکە کۆمەڵێک نیشانە هەیە کە لە یەکە چن لە کۆمەڵێک نەخۆشیە بەڵام ئەم دەستنیشانکردن لە ڕێگەی خوێنەوە یاخود هەنێک جار هەیە پێویستی بە پشکنینی زۆر گەورە هەیە یان وەکو ئێمارای ئەمە واکات کە کەسەکە پێویستی بە ئێمارای نەبێت کە زۆر کەس هەیە لە ئێمارایە ترسێت چونکە ئێمارای شوێنێکی داخراوە و کاتێک ئەچێتە ناوە و ئامێرەوە کەسەکە ترسێکی زۆر دایگرێت بەهۆی هەم بەهۆی دەنگەکەیەوە هەم بەهۆی داخراوی شوێنەکەوە بۆیە بەتایبەت بۆ کەسانی بەتەمەن کە ئەلزەهایمەر زیاتر لە بەتەمەنە باوترە یاخود بڵێن زیاتر لەوانە ڕوو ئەدات بۆیە لەوانەیە ئەم پشکنینە زۆر گەورانە بۆ ئەوان ناخۆش بێت یاخود هەستێکی ناخۆشیان پێ بدە یاخود هەر نەتوانن بیکەن بۆیە ئەم پشکنینە کە بتوانێت تەنها لە ڕێگەی خوێنەوە دەستنیشان بکرێت ڕاستی هاڵێکی خۆش بێگومان هاڵێکی دڵخۆشکەرە بەدە لەوەش با بیرمان نەچێلیندا کە هەنێ نەخۆشی هەیە هەنێ کەسێ ئەسڵان ناتوانن ئەو پشکنینانیان بۆ ئەنجام بدرێت ئەوەش لەلایەکی ترەوە نیگەرانیە بەڵام با جەخل لەوەش بکەینەوە کە هێشتا ئەم پشکنینی خوێنە بە تەواوی یەکلان نەبووتەوە کە بە تەنها بتوانێت ئەم نەخۆشیە دەستنیشان بکات بە دوواداچوونی تری پێویستە بەڵام ئەوی مای دڵخۆشیە کە ئەکرێت لە داهاتوە زیاتر پەرەی پێ بدرێت و بکرێت بە پێوەرێک بەپێی بێگومان توێژەرانی توێژینەوەکە لینداچینە لای هەواڵێکی تر هەر تایبەتە بە یەشێکی تر لە نەخۆشیەکان کە ناڕەحەتێکی زۆری بەدواوە ئەوی شێرپەنجەی پرۆستاتە جا ئەوی مای نیگەرانیە لیندا شێرپەنجەی پرۆستات لە زۆربەی کەیسەکانە یاخود دەتوان بڵێم لە هەموویە لە قۆناغەکانی سەرەتایە نەخۆشیێکی بێدەنگە کاتێک دەست پێکات نیشانەکانی کە زۆر پێشکەوتووە بەڵام توێژینەوەکە پێمان ئەڵێت کە
جۆرێکی تر لە پێکاتی خوێن پێمانەڵێ کام کەسە بەرەو قۆناغە مەترسیدارەکانی ئەم نەخۆشیە ڕوە بارچین ناوەڕۆکی هەواڵەکە بزانین. توێژینەوەیکی ناوەندی توێژینەوەی شێرپەنجە لە ئەڵمانیا ئاشکرای دەکات لە ڕێگەی جۆرە پرۆتینێکی خوێنەوە دەتوانرێت نەخۆشی شێرپەنجەی پرۆستات دەستنیشان بکرێت. شێرپەنجەی پرۆستات یەکێکە لە باوترین جۆرەکانی شێرپەنجە لە ئەڵمانیا. بەپێی ئامارەکان ساڵانە نزیکەی 65,000 حاڵەتی نوێی شێرپەنجەی پرۆستات لە وڵاتەدا تۆمار دەکرێت. لە توێژینەوەکەدا دەرکەوتووە لە ڕێگەی جۆرە پرۆتینێک لە خوێندا بە ناوی MMP11 دەتوانرێت ئەم نەخۆشیە دەستنیشان بکرێت. ئەوان دەڵێن لە قۆناغە پێشکەوتوەکانی شێرپەنجەی پرۆستاتدا ڕێژەی ئەم پرۆتینە لە خوێندا بەرز دەبێتەوە. شارەزایان ئاماژە بەوە دەکەن نەخۆشی شێرپەنجەی پرۆستات لە زۆربەی حاڵەتەکان لە قۆناغەکانی سەرەتادا نەخۆشیەکی بێدەنگە و هیچ نیشانەیەکی نییە. سەرهەڵدانی نیشانەکان و ئازاری زۆر ئاماژە بە گەشەکردن و بڵاوبوونەوەی خانە شێرپەنجەیەکان دەکات. لەم قۆناغەدا لە ڕێگەی پرۆتینی MAP1 دەتوانرێت نەخۆشیەکە دەستنیشان بکرێت و ڕێگری لە گەشەکردن و بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بکرێت. بۆیە پێویستە لەسەر چارەخوازان هیچ نیشانەیەک پشتگوێ نەخەن. لەلایەکی دیکەوە پسپۆڕان ئاماژە بەوەش دەکەن دوو جۆری ئەنزیم بە ناوی ALDH1A1 و ALDH1A3 یارمەتی مانەوە و گەشەکردنی خانە شێرپەنجەیەکانی شێرپەنجەی پرۆستات دەدەن. ئەمەش دەکرێت ڕێنیشاندەرێکی باش بێت بۆ زانایان لە پێناو ڕێگریکردن لەسەر هەڵدانی نەخۆشیەکە یان دۆزینەوەی چارەسەری گونجاو. ئازیزان بێگومان ئەزانین زۆر جار لەوانەیە ئەومان بیست بێت کە تێگەشتن لە پرسیار خودی نیوەی وەڵامەکەیە. ئەمەش وەکو ئەوە کاتێک زانایان ئەزانن چ شتێک هۆکارە بۆ نەخۆشیەکە یاخود چ شتێک یارمەتی نەخۆشیەکەدا یاخود چ شتێک زیان بە نەخۆشیەکە گەێنێت لە ڕێگەی ئەوەوە دەرمانێک یاخود چارەسەرێک بۆ خودی نەخۆشیەکە ئەدۆزنەوە یاخود دروست دەکەن. بێگومان ئەو دۆزینەوانە زۆر گرنگن کاتێکە لە هەل لە سەرەتا دەست پێک ئەگەر شتێکی زۆر بچووکیش بێت بێگومان لەوانەیە دەرمانێکی زۆر گونجاو و بەبێ ئازاری زۆر دروست بکرێت بۆ هەر نەخۆشیەکە بە دەست نەخۆشیەکەەوە دەناڵێنێ. اینجا جیالەوە وەکو ئەلەن باسی کرد لە سەرتاوە ئەو نەخۆشیەکێکە لەو نەخۆشیانەی کە بێدەنگە. اینجا ئەم نەخۆشیانە زۆر خراپن چونکە کەسەکە هیچ نازانێت تاوەکو قۆناغەکە گەشتۆتە کۆتاییەکان. بێگومان زۆر ڕاستە جا ئەوەی کە جێگەی دڵخۆشیە لیندا ئەوەیە کە لە ڕێگەی ئەم پشکنینەوە ئەتوانرێت لە سەرەتایی بڵاوبوونەوە دەستنیشانی نەخۆشیەکە بکرێت. ئەمە ژواکات کە ئاسانکاری بێ بۆ پزیشکان کە بەبێ هەندێک پرۆسەی تر پرۆسەی قورس کە ڕەنگە ئازارێکی زۆریان تێچوویەکی زۆر بۆ چارەخوازەکە دروست بکات بتوانن دەستنیشانی حاڵەتەکەی بکەن و بەدەر لەوەش دوو ئەنزیمان پێڵێ توێژینەوەکە ئەڵێن کە ئەم دوو ئەنزیمە لە جەستەیە هانی گەشەی ئەو خانە شێرپەنجانە ئەیە. ئەمەش ڕێگەیەکی زۆر باشە لیندا ئەمە ڕێنیشاندەرێکە کە هاوکاری پزیشکانەکە بێگومان ئەوەی کە هەم بتوانن ڕێگری بکەن لە دروست بوون یاخود لە گەشەکردنی نەخۆشیەکە هەم بتوانن لە ڕێگەی ڕێگریکردن لەو ئەنزیمەوە نەهێڵن کە نەخۆشیەکە زیاتر بڵاو بێتەوە. بێگومان زۆر ڕاستە دەستخۆش ئەلەن ئەلەن باسی نەخۆشیە بۆ ماوەیەکان بکەین. خۆتەزای نەخۆشە بۆ ماوەیەکان زۆرن و زۆر نەخۆشی هەیە کە بەشێکی گرنگی بۆ ماوەیە کە کاریگەری ئەکاتە سەری. اینجا لە ڕێگەی بەدووادا چوونەوە زانیویانە کە ئەتوانن 2500 نەخۆشی دیاری بکەن لە مناڵە تەنها لە سکی دایکە پێش لە دایک بوونی. بەڵێ ئەمە زۆر گرنگە ینی دکتۆرەکان ئامادەباشی خۆیان وەرەگرن ئەلەن ڕاستە بێگومان کەوا با بچین بۆ لای ئەم هەواڵە و بزانین چیمان پێڵێت. دوا بەدوای کۆمەڵێک توێژینەوە و بەدواداچوونی چڕوپڕ دەرکەوتووە پشکنینی خوێنی دایک لە کاتی سکپڕیدا دەتوانێت زیاتر لە 2500 نەخۆشی بۆ ماوەی لە کۆرپەلەدا دەستنیشان بکات. ئەنجامی توێژینەوەکان لە کۆنفرانسی کۆمەڵی ئەوروپی بۆ جیناتی مرۆڤ لە شاری یۆتۆبۆری لە وڵاتی سوید ئاشکرا کراوە. سپۆڕان ڕای دەگەێنن لە ڕێگەی تەکنەلۆژیایەکی نوێ و تەنها بە وەرگرتنی نمونەی خوێنی دایک لە کاتی سکپڕیدا دەتوانین زیاتر لە 2500 نەخۆشی بۆ ماوەیی لە کۆرپەلەدا دەستنیشان بکەین. جێگەی سەرنجە زانایان ئاماژە بەوە دەکەن زۆرێک لە گرفتە تەندروستیە بۆ ماوەیەکان لە ڕێگەی ئەم داهێنانەوە دەستنیشان دەکرێن.
لەوانەش کۆنیشانەی داون و هەندێک جۆری تالاسیمیا و چەندین نەخۆشی دیکە. ئەوان دەڵێن تا ئێستا دەستنیشانکردنی ئەم حاڵەتانە لە کاتی سکڕیدا کارێکی دەگمەن بوو و دایکانی دووچاری ناڕەحەتی زۆر کردووەتەوە. بەڵام لێرە بەدواوە تەنها بە وەرگرتنی نمونەی خوێنی دایک بەدوادا چوون لەسەر هەندێک گەردیلەی بۆ ماوەی کۆرپەلە کە لە ڕێگەی خوێنەوە دەگوازرێتەوە بۆ دایک دەتوانین ئەو کارە بکەین. نەخۆشیە بۆ ماوەیەکان لە باوترین گیر و گرفتە تەندروستیەکانن کە چارەخوازان بەدەستیانەوە دەناڵێنن. ئەم دۆزینەوەیە شیوابەخشە بۆ داهاتوو لە پێناو کەمکردنەوەی ئەگەرەکانی توشبوونی هەر کۆرپەلەیەک بە نەخۆشیە بۆ ماوەکان و ئامادەکاری پێشوەختەی پزیشکان و تیمە تەندروستیەکان بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو لە کۆرپەلەدا. زۆر باشە لەم هەواڵەشە دیسان مژدەیەکی خۆشتان پێڵێن ئەویژەوەیە کە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ مناڵێکیان هەبێ بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ کۆرپەلەیەک بخەنەوە ئەتوانن پێش لە دایکبوونی ڕێگری لە هەنێ نەخۆشی بکەن بەپێی ئەم توێژینەوەی توێژینەوەکە لیندا پێمانەڵێت کە لە ڕێگەی وەرگرتنی نمونەی خوێنی دایکەوە لە ڕێگەی چەند پشکنینێکی تایبەتەوە ئەتوانێت هەنێ نەخۆشی بۆ ماوەی دەستنیشان کرێت لەوانش کە زۆر ئاماژەی پێکراوە بێگومان نەخۆشی تالاسیمیایە کە یەکێکە لەو نەخۆشیانەی چارەسەرکردنی نییە یەکێکە لەو نەخۆشیانی کە چارەسەرەکانی تەنها کەمکردنەوەی نیشانەیە و ناڕەحەتێکی زۆر بۆ کەسی توش بوو دروستەکە و لەگەڵی شاکۆنیشانەی داون ئەمە پێمانەڵێت کە خۆشبەختانە لە ڕێی ئەم پشکنینەوە پێش ئەوەی مناڵەکە لە دایک ببێت ئەتوانێت دەستنیشانی هەندێک نەخۆشی بۆ ماوەی بکرێت کە بپی توژینەوە کە ئەڵێن زیاتر لە 2500 نەخۆشیە ڕاستە ڕێژەیەکی زۆر زۆرە ئەجا جالەوە ئەلەند لە ڕووی دەرونیەوە ئەتوانێت بڵێن کەسەکە ئامادەیە چونکە زۆر جار هەیە دایکان لە کاتی سکپڕە ئەوەنە سترێس و قەلەقی ئەوەن کە مناڵەکەیان کاتێتە دنیاوە هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت یاخود ئەوەی نەبێت هێت تەنانەت مناڵەکەی ساڵێکی تێپەر کردووە هێشتان لە قەلەقی ئەوە کێشەیەکی نەبێت بۆیە ئەمە هەمین ئەگەر کێشەیەکیش هەبێت لە ناوسکی دایکە دایکەکە خۆی بۆ ئامادە کردووە تووشی جۆرێک لە شۆک نابێت ئەمەش جالەوەی کە ئاسانکاریەکە بۆ پسپۆران بۆ ئەوی چارەسەری گونجاو بۆ مناڵەکە بکەن بێگومان زۆر ڕاستە لیندا ئەوە ئەم قسەی کە تۆ کردی ئێستا شتێکی بیرهێنامەوە کە هەر توێژینەوەیکی خۆمان بوو لێشێک لە بەرنامەکانە خسمانە ڕوو ئەویژەوە بوو کە بەپێی توێژینەوەیەک شێوازی ژیانی دایک لە کاتی سکپڕە ئەکرێت کاریگەری لەسەر ئەوە دروست کات کە مەترسی زیادبوونی نەخۆشی شەکریان توشبوونی مناڵەکە لە داهاتووە بە نەخۆشی شەکرە زیاد بکات بۆیە ئەگەر کەسێک بە نمونە هۆکاری بۆ ماوەی نەخۆشی شەکری تیابێت ئەکرێت دایکی ئامادەکاری یاخود هەندێک ڕێنمایی هەیە بیگرێتە بەرتاوەکو مناڵەکەی پارێزەولەوی لە داهاتوە تووشی نەخۆشی شەکرە بێت ئەمەش بێگومان یەشەکە بێت لە باشترین چارەسەرەکان وەگەزین خۆپارێزی باشترە لە چارەسەر بێگومان ئەجا جالەوەی کاتێک دایکی لە سکیە ئەزانە مناڵەکەی کێشەیەکی دیاریکراوی هەیە ئەتوانێت خواردنەکانی دەرمانەکانی هەموو شتێکی ژیانی بەپێی ئەوە ڕێک بخە ئەوەیە کە ئەڵێن کە چارەسەرەکە ئاسانەکە کاتێک کە زوو ئەزانرێت ئێمە زۆر جار نەخۆشیەکان باسیەوەکەین ئەگەر نەخۆشیەکە زوو بزانرێت چارەسەرەکەی وا ئاسانە بێت وا بەبێ ئازارە ئەمە مناڵەکە هێشتا لە سکی دایکیەتی لاوانەیە هێشتا بەشەکانی جستەی بە تەواتی دروست نەبوو بێ ئەزانرێت کە چ نەخۆشیێکی توشە بێ یاخود چ نەخۆشیێکی لە بۆ ماوەی تایە بۆیە بەو شێوێ ئەتوانین شێوازی دایکەکە هەتا دەرمانەکانی بۆ ئامادە بکرێت هەتا چارەسەرەکان بۆ ئامادە بکرێت بۆ ئەوەی کە مناڵەکە لە دایک بوو چارەسەرەکانی ئاسانتر ببێت بێگومان زۆر ڕاستە وردەوردا ئەچینە لای هەواڵێکی ترمان هەیە کە لەم هەواڵەشە باز لە جۆرە تەکنەلۆژیایەکی نوێەکەین کە پشت بە ژیری دەستکرد دەبەستێت لیندا ئەم هەواڵە گرنگەکەی لە چیە وەگەزین کە بەشەکانی مێشک زۆر هەستیارن بە نمونە هەندێک لەو چارەخوازانەی کە نەشتەرگەری مێشک و دەماریان بۆ بکرێت یاخود نەشتەرگەری هەر بەشێکی مێشیان بۆ بکرێت ڕەنگە نەشتەرگەریەکەشی سەرکەوتوو بێ بەڵام بەهۆی ئەوەی کە مێشک زۆر هەستیارە ڕەنگە هەندێک ماشی لێ بکەوێتەوە بەڵام ئەم هەواڵە پێمان ئەڵێ لە ڕێگەی ژیری دەستکردەوە هەندێک نەخۆشی لە مێشکە ئەتوانرێت بە ورتر شوێن و بڵاوبوونەوەکەی بزانێت کە توێژینەوەکە زۆر جەخت دەکاتەوە لەسەر شێرپەنجەی گواستراوە باشینە لای ناوەڕۆشی هەواڵەکە و بزانین چیمان پێڵ
لە دوایین بڵاوکراوەکانی دامەزراوەی ئەکادمیک ڕایدۆلۆجیدا دەرکەوتووە سیستمێکی نوێی ژیری دەستکرد دەتوانێت بە وردی شێرپەنجەی گواستراوە لە مێشکدا دەستنیشان بکات. شێرپەنجەی گواستراوە لە مێشکدا ئەو جۆرانە دەگرێتەوە کە لە بەشەکانی دیکەی جەستەوە دەگوازرێنەوە بۆ مێشک وەک هەندێک شێرپەنجەی پێست و سیەکان و مەمک و گورچیلە. شارەزایان ڕایدەگەێنن لە ئێستادا ڕێگەی سیستەمێکی ژیری دەستکرد و بە پشتبەستن بە پشکنینی MRI دەتوانرێت بە وردی ئەم جۆرە شێرپەنجانە لە مێشکدا دەستنیشان بکرێت. شارەزایان ئاماژە بەوە دەکەن لە کاتی تاقیکردنەوەی سیستەمە نوێەکەدا بە بەشداری نزیکەی 1000 چوارەخواست سیستەمە نوێەکە توانیوێتی زۆر بە وردی شوێن و ڕێژەی بڵاوبوونەوەی شێرپەنجەکان لە مێشکدا دەستنیشان بکات. ئەمەش یارمەتی پزیشکان دەدات لە چارەسەرکردنێکی ئاسانتر و کەمکردنەوەی ماکەکانی پاش نەشتەرگەری لە بەشەکانی مێشکدا. ئەوەی جێگەی بایەخ و دڵخۆشیە زانایان دەڵێن ئەم سیستەمە نوێیە ڕێژەی ڕاست و دروستی دەستنیشانکردنی حاڵەتەکان لە نزیکەی لە 1960ەوە بەرز کردووەتەوە بۆ نزیکەی لە 1990. ئەمەش دەری دەخات بەکارهێنانی ئەم سیستەمە نوێیە کاریگەرتر و ورترە وەک لە بەکارهێنانی ئامێری MRI. کەواتە ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە دۆزینەوەکان بە یارمەتی ژیری دەستکرد زۆر جار باسی ژیری دەستکرد دەکەین کە چەندێک لە بواری تەندروستیە یارمەتی پزیشکان و پسپۆڕانەدات هەتا ئەوەی کە ڕێژەکەی لە 1960ەوە بەرز کردوێتەوە بۆ ڕێژەی لە 1990 کە ئەمەش جیاوازیەکی زۆرە ئەلەن بەڕاستی ئەم بەرزکردنەوەیە کە هەتا باسیەوەیەکە لە ئامێری MRI زۆر پشکەوتتر و باشترە. بێگومان زۆر ڕاستە ئەوە مای دڵخۆشیە کە خۆی ئامێری MRI زۆر حاڵت دەستنیشانەکە بەڵام پێمانەڵێ کاگەرە ئامێری لە کەڵا بەکاربێنرێت ئەم سیستمە نوێ زۆر ئاسانترە وەگوی بەتەنا بەکاربێنرێت و جا لە ئۆژلیندا وەک لە سەرەتاوە وتمان کێشەیە بەڕاستی ماکەکانی دوای نەشتەگەری مێشک هەندێک لە ماکەکان بریتە لە دەستدانی چاو بریتە لە شەلل هەندێک لە ماکەکان بریتە لە گیان لە دەزان بەداخەوە بەڵام لە ڕێگەی ئەم تەکنەلۆژیا ئەم سیستمە نوێیانەوە ئەتوانن بە جۆرە لە جۆرەکان بە وردی دەستنیشانی حاڵەتەکانی مێشک بکەن و بە تایبەتی ئەو شێرپەنجە گواستراوانی کە لە بەشەکانی دیکەوە گوازێتەوە بۆ مێشک مەش بێگومان واکە کە ئاسانتر بێت و تەنانەت دەگەر بگاتە حاڵەتی نەشتەرگەریش نەشتەرگەریەکان ورتر ئەنجام بدرێت. ڕاستە دەستخۆش ئەلەن اینجا ئەمڕۆ باس لە سۆنەرەکەین بەگشتی اینجا کۆمەڵێک تیشکەیە ئێمە ئەیانگرین بۆ کۆمەڵێک بەشی دیاریکراوی خۆمان وەکێک لەوانە ئێکسڕەی یاخود سیتیسکان یاخود MRI ئەم سیانە باسەکەین لەگەڵ پزیشکی پسپۆرە بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانابن. دووبارە سڵاو ئازیزانم ئەمڕۆ باسی گرنگی تیشک و سۆنارەکەین لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانە بۆ ئەو مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر سیزار سامان پسپۆڕی تیشک و سۆنارمان کردووە دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. هەربژی زۆر سپاس. دکتۆر گرنگی تیشکی سۆنار چییە لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانە؟ خۆی بەعام سێشتی سەرەکی هەیە بەڕاستی یەکێکی ئەوەیە پێشوەخت شتەکان بزانی دووەمەوەیە کە لە ناو خۆمان باوە ئەوەیە تەشخیسە کە مەسەلەن نەخۆشەکە شوێنێکی هێشەیە ئازارێکی ئەنجاڕوە ئەنجا پشکنینی بۆ کرێ ئەنجازانی ئەمە دووەم شتە. سێم شتیەوەیە فۆڵۆاپە کەسێکی شێرپەنجەیە نەخۆشیێکی تایبەتەیە علاجی کیمیایی وەرەگرێت سێ مانگ جارێ فۆڵۆاپەکرێ پشکنینی بۆ کرێتەوە بۆی بزانندرێ ئەم گرەیە ئایا گەورە بۆیان بچووک بۆ بەپێی علاجەکان کە وەرەگرێت بۆیە سێشتی سەرەکی هەیە وەکو باسمان کرد ئیتر ئەوەش حاڵەتەکان بۆ حاڵەتە گۆڕێ ئەوەی ئەمە لە ناو ئێمە باوە لە بابلین لە منتلیستە یان بابلین لە زیاتر لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە تەشخیسەکە یعنی نەخۆش عادەتەن لە خۆوە ناچێت بۆ دکتۆر لە ئازارێکێ بێ ڕەحەتیەکێ بێ ئەنجا چێ بۆ لای دکتۆرەکە فەحس و شتی بۆ نووسێ زۆر باش بەڵام لە لای مەسەن ئەوروپا زیاترەوە مهمە کە پێشوەخت ئێمە شتێکە پێڵێن سکرینینگ پێشوەختە ڕۆن زۆتر نەخۆشەکە دۆزرێتەوە ئەوە لە لایوانەوە باوترە بەڕاستی باشە لای لایەمەش ئەمە باوتر زۆر باشە دکتۆر بەگشتی جیاوازیان چیە بۆ نمونە
تیشکی ئەکسڕێ یاخود MRI یاخود CT سکان جیاوازیەکانیان چییە؟ بۆ چ حاڵەتێک بەکارێن یاخود چارەخواست ئایا پێویستی بەوە هەیە کە پزیشک بینێرێت بۆی کە جواب بکرێتەوە بۆی چ پشکنینێکی پێویستە؟ بەڵێ ڕاستی هەرێکی قوتی خۆی هەر ئەمریکی یعنی بۆیەوە دروست کراوە مەسەڵەن سۆنەر هەیە و MRI و CT سکانە هەرێکی قوتی خۆیە سۆنەر تەبعاً باشەکانی ئەوەیە تۆ تشک نییە زەرەری نییە بۆ نەخۆشەکە و عادەتەن زۆرتر دەستەکەوێ و با بڵێن هەرزانترە بۆ نەخۆش کە بەکارێنێ کۆمەڵێ نەخۆشی دەرەکە و زەرمەندشی نییە مەسەلەن بۆ مناڵ مەسەلەن کاتێ ئافرەتێک دووجیانە بەکاری سۆنەری بۆ بەکارێنین زەرمەندی نییە بۆیە بۆ کۆمەڵێ شت باشە بەڵام قوتێکی تایبەتیە توانایەکی تایبەتیە دوایەوە ئەگەر شتێک دۆزرایەوە جاروایە قوت سۆنەر لەوە دەرەچێکە تەشخیصی بکە مەجبورین بڕۆین بۆ CT سکانیان MRI CT سکان بۆ هەندێک شت مهمە وەکو سیەکان وەکو یەسکەکان بەڵام تشکی هەیە تشک بەکارێنێ تشکێکی بە خۆت بەکارێنێ کە هەرچەنێ زۆر نییە بەڵام ئەبێ ئاگامان لێ بێ بەڕاستی زۆر بەکاری نییەنین بە پێی پێویست بێ کە دکتۆرەکانی نووسێ کۆمەڵە شتیکەشەیە مەسەلەن MRI-یەکە باشترە بووی مەسەلەن ماسولکەیەکە تەقیوە بۆ دەماغە بۆ شوێنێکە قوتی MRI لەوەیە بە قوترە لە CT سکانەکە بۆیە هەرێکی وشتی خۆی هەیە باشی و خراپی خۆی هەیە جاروا هەیە بە یەک ئامێر ناگەین بە تەشخیص مەجبورین دووسێ ئامێر بەکاربێن هەتاکو بۆمان دەرەکەوێت ینی یەکێکی تەواوکەریەوەی ترە ینی جارواە بە سۆنەرێ دەرەچێ مەسەن بەردێکی زراوە تەشخیصەکرێ بە سۆنەرەکە بەڵام جارواە پێویستەکە بڕۆین MRCP بۆ بکەین شتێکە وەکو MRI زیاتر بزانین شتەکان قوڵتر بینەوەتیایە ئیتر بۆیە تەواوکەری یەکترین جار بەجار شتێکیان بەکارهێن دەستخۆش دکتۆر باسێکی ترسمان بۆ بکەی لە MRI زۆر نەخۆش هەیە زۆر ترسی هەیە لە MRI بێگومان من جارێ خۆشم کردومە ئەزانم هەتا چیە ناوی ئەو تەقەتەقە زۆر ناخۆشە بەڕاستی هەستەکەم مناڵ زۆر بترسێ لەو حاڵەتە یەک حاڵەتی تریش هەیە ئەو دکتۆرەکان زۆر حەزەڕەکەن ئەو حەزەڕەش لەوانەیە دووبارەوە لە نەخۆشکە زۆر بترسێت ئێوە چۆن چارەسەری ئەم ترساکەن خۆی ڕاستە شتە هەر لە کتێبایە پێلینگ کلۆسترۆفۆبیا کە خەڵکەیە چۆن لە بەرزایە ترسێ هەیە چێتە ناو شوێنێکی تەسکەوە ترسێ شتێکی زۆر باوە زۆر ڕۆژانە ئێمە نەخۆشە بینینە ترسێ بچێتە ناو جیازەکەەوە بەڕاستی ئەنجامە حەلی هەیە بەڕاستی لەم مینانە یانیان وایە جاروا دکتۆرەکەی گۆڕێ بە جیازێکی کە بەکاری بێنین ئەگەر بکرێ ئەگەرش نەکرێ مەجبورین ئیلا MRI-یەکی بۆ بکرێ ئێستانە نەتوانین بەنج بەکاربێنین یعنی دکتۆری بەنجوانەیە خۆشبەختانە دێ مەسەلەن مناڵ تۆ ناتوانانی پێی بڵێ بۆستە مەجوڵێ چکە تۆ لە ناو جیازی ئامێر لە ناو ئەمێری MRI نابێت کەسەکە بجوڵێ هەتا فاسەکە تەواو بێ مناڵێت ناتوانانی پێی بڵی 10 دقیقە چارەگێ بۆستە و هیچ مەجوڵێ فاسەکەش ناشین دەرەچێت ناچارین بەنجێک یەکین دووە دۆزێکی کەم بەنجی عام نییە بەنجێکی کەمە دۆزێکی کەمە بەڵام ئەو کاتە مناڵەکە خێ و فاسەکەشی بە مەزبوطی بۆ کرێ جاروای بۆ گەورەش بەکارمانێنەوە ئەگەر زۆر ترسا بێ هەندێک نەخۆشمان شێ بۆ مناڵ زاهەیە مەرایان شتێکە ناتوانێت دیسان بۆستێ مەجبورین دۆزێکی کەم بەنجی بدەرێ بە تەبانەما دکتۆری بەنج دێم ئیناکات ئیتر دوای فاسەکەی بۆ کرێ و بە مەزبوطی دەرەچێ بۆ ئەمە حالێکە لە حالەکان جاروا شێر قەناعەت ناکە نەخۆشەکە مەجبورینەوە کاتەیان بیگۆڕین بە CT سکان یان ئیتر متابعیان بە شتێک ینی بەڕاستی باشە دکتۆر خۆت ئاماژەت بۆ یاوتێ کە بێگومان هێزی ئامێرەکان لە ئامێریکەوە بۆ ئامێریکا گۆڕێ و هەریەکەی تایبەتە بە کۆمەڵێک حاڵەتی تەندروستی لە حاڵەتێک ئەگەر نەخۆشێک MRI بوێت و نەخۆشیەکەی بۆ نمونە بە CT سکان دەستنیشان نەکرێت ئەو کاتە هیچ هەلێکی تر هەیە یاخود ئەو کاتە هەر ئەبێت بیکا لە ڕێگەی بەنجەوە بێ واللهی جاروا هەیە بزە بە تووشمان بۆ ینی بۆ نمونە ئێمە نەخۆشەکانی هیوا مەسەلەن نەخۆشەکە شێرپەنجێکی لە شوێنێک بابلین لە پەنکریاسە یەک گرێکی زۆر بچووکێ لەسەر جگەریە اینجا ئەمە لە قوتی CT سکانە نییە نازانین ئەمە ینی زۆر بچووکە ئەمە پێڵین تو سمڵتوبی کارکتەرایز نازانین ئەمە ئایا ئەمە تەشەنەی سەرەتانی پەنکریاسەکە چۆ لە جگەری داوە یان یاخودنا هەر کۆن لەوانەیە هەی بۆ بێکی سێ بۆ بێ شتێکی بچووک بێ ئێمە لێرە زۆر زەڕورە بۆ ئێمە MRI وەکو کۆمپلیمنتەری وەکو تەواوکەری CT سکانەکە بۆ جگەری بیکەین کە پێڵین داینەمێک لیڤەر پس بغەوەیکەین ئەو کاتە زۆر زەڕورە بزانین تەنها ئەو دانە بچووکە هەیە یان چەندانەیەکی کە هەیە کە بە سیتێکە نەبینراوە بە MRI-ەکە بینرێ بۆیە زۆر زەڕورە بەڕاستی جاروای هەیە مەجبوری نەخۆشەکە قەناعەتی پێ بکەین یان بەنجی بۆ بکەین یان ینی جاروایە زۆر زەڕورە بەڕاستی ینی هەل نییە ئیلا ئەبێ بیکەن پێتسکانشمان هەیە جار بەجار شتێکە لە CT و MRI بەخۆترە باشە خۆشبەختانە لە سلێمانی هەمانە و زۆربەی ئامێرەکانش تقریبان ئەم تەتەورەکانی بابلین لە ژیانێ هەیە لە سلێمانی شەیە لە خۆشبەختانە چۆنە ئەوە
پێتسکان طبعا قوتێکی هەیە تایبەتیە مەسەن سوبغێکە درێ بە نەخۆشەکە سوبغێکی تایبەتی پێدرێ بزانانی وەکو گڵۆبدا گرسێ لەو شوێنانی کە ئێمە گومانمان هەیە کە شێرپەنجی تیا بیاننا بەڵام ئەوەش ئەگەر زۆر بچووک بێ دیسان لەوانەیە پێویستکە هەمسان بگەڕێنەوە بۆ ئەمارایەکە بۆیە لێم دایمەن تەواوکەر یەکترین با نەخۆش پێم خۆشە شتە بزانێ ینی جار وایە لێ مەسەلەن من ئەو فەحسەم کردووە بە سیتێکە بۆچی دووباری کەمەوە بە ئەمارایەکە بیکەم ئەو زۆر گرنگە حەزەکەم خەڵکەوە بزانێ جار وایە ضرورە بەڕاستی تەواوکەر یەکترین ینی نەگەشتووە دکتۆرەکە ینی بە نەتیجە لە بە فەحسێکی ئامێرێکی تایبەت ینی یەکدانە مەجبورە ئامێرێکی کە بەکاربێنێ هەتاکو بگا بە تەشخیصێکی وازح بۆی علاجێکی باشش پێ بدرێ بەڵێ دەست خۆش دکتۆر مەترسیەکانی تیشکدانەوە لەسەر جەستە چین هەتا من بیرمە جاران کە یانوت ئەچینە بەشی تیشک یانوت کێشەیە ینی برم لە بۆ خۆت کێشەیە ئەم تیشکە زیانت پێگەێنێ باسی زیانەکانمان بۆ بکەی و ئێوە خۆتان دکتۆرەکانیش چۆن خۆتان ئەپارێزن ڕاستە لینداخان سۆنەر و ئێمارای تشکی نییە با خەڵک بیزانانی ئەوە کێشەی نییە سۆنەر و ئێمارای تشک بەکار نایانی ئامێرەکە بۆی تەشخیصەکە بکە ئەوەی هەیە ئەشعار ڕەشوسپێکەیە لەگەڵ سیتیسکانە ئەشعار سوپێکەکە کەمە تیشکەکەی کەمە وەکو بۆ نمونە ئێمە خۆی مەترسیەکە چییە نسبەی سەرەتان زیاکە بۆ نەخۆش یعنی مەسەن خەڵکیەکەی اعتیادی 5% ئەگەر تووشی سەرەتان بێ و لەوانەیە بکا بە 6% 7% یعنی ڕێژێکی کەم زیاکە بۆ ڕەشوسپیمان بۆ نموناوی باوە ئێمە ئەشیعی سیەکان ئەگرین بۆ سیەکان ئەشیعەکە ڕەشوسپی اعتیادی تەنها 1 لە ملیۆنێ ئەگەری زیادبوونی شێرپەنجاکە یعنی 1 لە 100ش نا 1 لە ملیۆن ڕێژەکە زۆر بەڵام سیتی بە قوترە سیتی تقریبا 400 بۆ 500 بە قوتی ئەشیعی هەیە ئەشیعی ڕەشوسپی اعتیادی ئەو کاتە بۆ نمونە سیتیسکانێکی بۆ سیەکان تقریبا 1 لە 2000 یعنی 1 لە 100 مان هەیە ئێمە کە باوە لە ناو ئێمە کە قیاس بکەین ئەمە نا 1 لە 2000 یعنی زۆر لێک لە 100 کەمتر بۆی زیای هینەکەکە بۆ یعنی زۆر هین نییە ینی بەڕاستی زۆر شتێکی مەترسیدار نییە تۆ کەسەکە جاروایە دێ بۆ تەواڕی مەسەلەن حاسێکی کردووە مەسەلەن ئەو دقێت زۆر زەرورە هینەکە بکات ئەشیاکە بیر لەوە ناکەینەوە ئێمە مستەقبەلەن 20 ساڵتر 30 ساڵتر ئەم زیانی ئەمە تشکا بێت لە سەریاننا ئەو کاتە زەرورە ئەو دقەیە بۆی دکتۆرەکە تەشخیص و علاجی بکە بە پێکات بە خێرایی بۆیە ئێمە شتێکمانێ پێڵێن ڕسک بنفت ئەنالسیس کە باشەکەی خراپیان زەرمەندی خراپ ئەگەر زانیمان باشەکەی خراپێکی زۆرترە نایکەین ئەگەر باشەکەی زیاتر بێ ئیکین ینی بە پێەوە هینە دکتۆر ئەم پشکنینانە بۆ خانمانی لە کاتی سکپڕیا پارێزراون یاخود کام لەمانە ئەتوانن بۆیان بکرێ ئەگەر پێویستیان بێ بێگومان زۆر باشە ئەم پرسیارە طبعاً پرسیارێکی زۆر جوانە چکە بەڕاستی ئێمە تۆژینەکان لە هەموو جیهاندا ناوێرن خۆی تۆژینۆ چیە مەجموعە خەڵکێنن کە دووجیان بێ و فاسە لە سەریەکەن بۆی بزانێن ئەمە زەرمەندیانە کەس ناوێرە مشتێکی ئینسانیە خەڵک بێنێەوە بەڵام ئەلێن باشتر وایە بە تایبەت سیتیسکان لە یەکەم با بڵێن ئێمە ئەگەر دووجیانی بکەینە سێ بەشۆ یەکەم بەش ئەبێ نیکە بەڕاستی زەرمەندیەکە بەڵێ خۆی باشترە لە هەموو کاتی نەکەنیکە کاتی دووجانەکە بەڵام ئەگەڕێنەوە بۆ ئەگەر شتێکی زۆر ینی مەبەست بوو بۆ دایکەکە زۆر پێویستی بوو ئێمە ئەو کاتە مەجبورین بیکەین بووی بەڵام ئەگەر زەرور نەبوو پێویست نابێ بیکات باشتر وایە نیکات نەک زەرمەندیە بێت لەسەر مناڵەکە بۆ ئێمارایەکەش بەڕاستی ئەگەن لە بەشی یەکەمی حملەکەیە باشتر وانیکە یان سوبغ بەکارنێنێ ئەوە ینی ملەوەن نەبێ باشترە بەس بۆ سۆنارەکە مەترسی نیە چەند سۆنار بکە کێشەی نیە توانێت بەسراحەت بیکە ئەوەش جار وایە لە بیدایەت عینەن بەشی یەکەمی حمل باشتر وایە دۆبلەر ملەوەن بەکارنێنێ بۆ دڵ سێری دڵی مناڵەکە بکە ئەمەوەی باوە دایمەن دایکە کاڕوا لێ حەزەکەم جۆم لە دڵی مناڵەکە بێ لە یەکەم 6 هەفتە هەندێک تۆژینەوە لێ ئەمە مەترسیە لەسەر دڵی مناڵەکە ئەگەرێ دڵی کونکە ئەو گەرمایەکە لێدرێ وایە باشتر وایە نەکرێ بەڕاستی زەرور نییە توانێت متابع بکرێت دوای بیزانێت دوای 12 هەفتە توانێت بیزانێت دەستخۆش دکتۆر ئەو پشکنیانە کامانن کە نابێت چارەخوازەکە هەنێک کەلوپەلی پێوە بێ وەکو ئاڵتون و ئەم بابەتانە بەڵێ بۆ ئێمارای زیاترەوە مەبەستە هەندێک شتەیە نابێ بچێتە جیازی ئێمارایەوە چکە مغناطیزە زۆر بەخۆتە زۆر لە مغناطیزی بابلینەوەی لەسەر نەناو کوڕی ئەرزیە نەناو عەرزایە بەخۆترە شتڕاکێشێ پارچە ئاسن و شت ڕایەکێشێ بۆیە باشتر وایە هیچ ئاسنێک بەو نەخۆشەوە نەبێ کاتێتە ژوورەوە جلی تایبەتی پێ بدرێتێ بچێتە ژوورەوە فاسەکەی بکە بۆ دوو سەبەب یەکەم شجار وایە فاسەکە تێکەیە
ئێمە پێڵێن ئارتیفاکت کە فەحسەکە تێکەیە ناشین دەرەچێ من باش نایبینم وەکو دکتۆر بۆی تەشخیصەکەی بۆ بکەم ئەو شوێنەم لێ شارێتەوە دوو بۆی شتەکان ڕاکێشی وەکوتمان ئاسن و شت ڕاکێشی ئەنجا هەندێک شتێک بە تەواوەتی نەخۆشەکە نابێ بچێتە ژوورەوە مەسەلەن نەخۆشەیە کارەبای دڵی تەواو نییە و پیسمیکەریان بۆی داناوە بۆ دڵی بۆی لێدانی دڵی باش وەکە بچێتە ژوورەوە ینی تێکیە دەبدەبەکان تێکەیە جیازەکە لە ئیشەخە ئەگەر یەخواانە خواستە دڵی بۆستی بۆیە باشتر وایە ئەوەی ئەو پیسمیکەریەیە و جیازی دڵەیە نەچێتە ژوورەوە بە هیچ شێوەیە هەر نزیکش نەبێتەوە هەندێک جارێنە ناو گوێچک مەسەلەن زەرعی شتێکیان بۆی کردووە یان پارچە ئاسنێکەیە شەزەیە شتێک لە ناو چاوی هەیە ئەگەر هەیە ڕایکێشە کە ڕایکێشە خوانە خواستە خۆی لەوانەیە شوێنەکەی باش بێ بەس کە ڕایکێشتا لەوانەیە خوانە خواستە چۆریکایان ڕایکێشە بە قایمی ئازێتی بە بۆیە شتی ئاسن نابێ باشترە ئاڵتون کێشی نییە بایدەوەی یان ئەگەر پیور ئاڵتون بێ بۆ جیازی ئەمارای زۆر کێشی نییە بەڵام ئاسن کێشی هەیە زۆر باشە دکتۆر باسی ئەم حاڵەتانت کرد بە نمونەوەی کە پیسمیکەری هەبێت یاخود ئەو ئامێرانی بۆ دانابێت کە بۆ لێدانی خێراکردنی لێدانی دڵ بەکارێت نابێ بیکە بەدەلەوە نەخۆشیمان هەیە کە هەر نابێت کەسەکە ئەم پشکنینانەی بۆ بکرێ بە نمونە نەخۆشیەکە بێ کەسەکە تیا بێت بڵێ نابێ ئێمارای بۆ بکرێ یاخود نابێت سیتیسکانی بۆ بکرێ بەڕاستی ئەمە وتمان باسمان کرد ئەمە ئامارانە ئەمە زیاتر سپادی لەکەین بۆ تەشخیصکردن بۆ تەشخیصکردنی نەخۆشەکان بەڵام ئێمە وەکوتمان ئەگەر شتێک لە ناو جاروا شەڵزەیەکێ لە ناو پشتی نەخۆشەکە ئەگەن باشتر وایە نزیکی حەبل شەوکیان شتێکە لەوانەیە بجوڵێ لەوانەیە عەزەتی بە ئەمە شتێترمانەیە بەدیلە پێڵێن سیتی مایلۆگرافی ئەو کاتە ئەبینە سیتیسکانەکەەوە سوغێکە خینە ناو حەبل شەوکیەوە دەرمانەکە وەکو من لەوان دەرەچێ تۆزێ نزیک یەکاتەوە لە ئێمارایەکە بۆی سیفادی لێ بکەین ئەیتر ئەم ینی وەکو نەخۆشیەکی تایبەت هەبێ هەر شتەکان ئێمە پێڵێن خۆی ئەبسولوت کۆنتراندیکیشنمانەیە و ڕێلەتیڤ کۆنتراندیکیشنمانەیە ڕێلەتیڤ ئەوەیان بەسەرەن کەیسەکال زەهایمەرە زۆرە جوولێ یعنی ئۆکی نەخۆشی هەیە و زەحمەتە نەخۆینەکی بۆ بکەین بەس ئەگەر توانیمان چارەسەریکەین بە بەند ژیان بە شتێ هیچێکە توانین بۆی بکەین بەڵێ ینی ئەتوانین شتەکان ئاڵوگۆڕکەین لە بینی جیازەکانە لە بینی لەگەڵ نەخۆشەکەی بەشکە متوانی پاسەکەی بۆ بکەین تا توانین تەشخیصی دەستخۆش دکتۆر بیر و باوەڕە هەڵەکان چین و دوا ڕێنماییشت بۆنی بینەرانمان چییە؟ چەند شتێکی حەزەکەم باسی کەم یەکێ لەوانە کە باسم کرد لە نەخۆش داروایە لە بیدایەتە لێ حەزەکەم جۆم لە دڵی مناڵەکە پێ زۆر لە 6 هەفتەیە لە 7 هەفتەیە لە 8 هەفتەیە ئەمە تۆزێ مەترسیدارە مادەم وایە گومانی لەسەرە باشتر وایە نەکرێت داوای نەکەن ئەمە یەک دوو جاروایە ئەمە نەخۆش فۆڵۆئاپەکەین بۆ شێرپەنجەی هەیە مەسەلەن ئەمانەوێ ئەوەلیاتەکانی لامان بێ پێش 3 مانگ بۆی بەراوتی کەیم زانین گەورە بووە یان بچووک بووە جاروایە نەخۆش و بەڕاستی یان ونیەکە یان نایهێنێ یان ینی ئێمە قورسە بێ بۆ منە بۆ ئێمە ئەو کاتە بزانین ئەم فەرقی ئەم دوو فاسە ئایا گەورە بوویان بچووک بووە بۆ ئەوە یەکێکە لە شتەکان ینی حەزەکەم دایمە نەخۆش کە فاسێکی کرد شتێکی کرد پێی بمێنێ فاسەکە بۆی جارە ترکە فاسی کردەوە دکتۆرەکە بزانێ ئەم شتە مەسەلەن کۆن هەرەی بووە زیای کردووە کەمی کردووە یعنی فاس و شتی خۆی نەفەوتێنێ ئەوە شتێکە لە شتەکان حەزەکەم بزانن یەکێ لە هەموو شتە گرنگەکان سکرینینگ لەلایەمە بەداخەوە تۆزە زعیفە حەزەکەم خەڵک بیزانێ ئێمە وەکو باسمان کرد هەتاکو ئازارێکی زۆر شتێکی زۆر نەبێ ناچنە لای دکتۆر بەڕاستی هەتاکو پشکنینی بۆ بکرێت سکرینینگ گرینگە بەڕاستی بۆ تایبەت بۆ مەسەلەن ئافرەتان کە ضرورە هەموو کەسێک لە 50 ساڵ بچێ ئەشیعەیەکی سینگ بگرێت ئەشیعی مەمکی پێڵینێ مامۆگرافی زۆر ضرورە چکە ئەو کاتە ئەگەر شتێکی بچووکش بێ خوا نەخواستە دەرچ بێمە توانین فریای کەوین و لای بین یان متابعیکین یان شتێکی بکەین پێشوی تەشەنە بکە زۆر ضرورە چکە ئەوە یەکێکە زۆر باوە لە یەکێکە لە هەرە باوترین کانسەرەکان یان شێرپەنجەکان کە لە ئافرەتە هەیە بۆیە ضرورە سکرینینگ بکەن ینی شەرنی لە ئازارێکی بێ بچێ بۆ لای دکتۆر ینی لە 50 ساڵیە ضرورە 2 ساڵ جارێ و مامۆگرافیە بکە یان جاروە لە عایلەکەیە شێرپەنجە هەیە لە خوشکی لە دایکی ئەو کاتە بێ لە 40 ساڵیەوە بیکە ینی پێشیخە ئەجا شتێک بینرا لەوانەیە سۆنەری پێویست بێ هەر بیکە ینی ئەم شتانە ضرورە بەلایەمەوە سکرینینگ هەر یەکێکە لە شتە میمەکان کە ئێمە ینی خۆشبەختانە خەریکە دەست پێکەین بۆ نمونە ستا سکرینینگی سیەکان هەیە پێلەن لۆ دۆزێ 4 سیتی کە دۆزێکی کەمە درێ بۆی ئەشیعەیەکی زۆر لە نەخۆشەکە نەدرێ بەڵام یەکێکە جگەرەکێشە نەخۆشیێکی درێژخانی سیەکانی ئێوە شتانە ضرورە با بزانین هیچ پەڵێکی تایە سیەکانی
یان نا بۆی زوو فریاکی نەگەر خوا نەخواستە شتێکی تیاابێت زۆر باشە دکتۆر دەستیەوەش خۆش بێ یەک پرسیاری ترمەوە هەرچەنە کاتی بەناوەکان بەرەو کۆتایی ڕۆ هیوادارم هاوکارانم یارمەتیمان بن دکتۆر کاتی جامی جیهانیە باشە با تۆزێ باسی وەرزشوانانی شکەینەوەنیش لێمان زویر نەبن ئەو کەسانی کە تووشی پێکانە بن لە کاتی وەرزشیان چ جۆرە پشکنینێکیان بۆ کرێ بەگشتی وڵای خۆی چەند شتێکەیە ینی ئەگەر سێرەکە عادەتەن دکتۆریان هەیە دکتۆری تایبەتیان هەیە کۆزانی کاتن ڕاکەنە ناو ساحەکە و یەکسەر سێرەکەن ئەگەر شتەکە بەسیت بێ و بزانانی هیچ نییە سوپەرفیشیەڵ وازی لێنێ و قەیناکە و بەجێ ئەگەر زانی خوا نەخواستە قولترە ئەو کاتە پێویستەکە مەسەلەن عادەتەن بۆوانە ئێمە سپۆرتنجری ئەوە دکتۆریکی تایبەتیان هەیە و ئێمەش دکتۆری تایبەتمانەیە لە پشک و سۆنەرەکە پەیوەندی هەبێ بەس بە سپۆرتەوە تایبەت بۆ بوارە تایبەت بۆ بوارە هەیە دکتۆری هەیە مەسەلەن سەب سپێشاڵەتی هەیە بەس بۆ ئەو بواری کە سپۆرتنجری ئەزانێ مەسەلەن چی کۆمەنە لە کە یاریزانەکان کە ڕاکەن کە شتەکەن چی کۆمەنێکە تەشخیسەکان چین بام ئیتر ئەماڕایەکێکە لە شتەکان زۆر زۆر کە باوە بۆ ئەوانە ئەکرێ خاستن بۆ هەیە مەسەن ئێمە پێڵێن ئەیسیڵنجری کەەوە زۆر باوە لە ناو یاریزانی دوگۆڵەکان کە ڕێباتێکی ژنۆ ئیتر بە ئەمارایەکە دەرەچێت تەشخیسەکرێت ئیتر بە پێوە یان ڕستێداتی ئەوەیە جاروایە لێ مەسەن فلان یاریزان 6 هەفتە نایەتەوە یاری تر ئەمەلاتی بۆکەن شتێکن بە پێیەوە ینی باشە بەسیتە لەوانێ پێویست نەکە بچێتە هینەوە هەر دکتۆرەکە زانیار سپرەیەکی لێدا و شتێکی لێدا و یەک یاری ڕایگرێ و دووەم یاری دێتەوە ناویاریگە سپاس دەکەین زۆر سپاس بۆ زانێرەکان هەر بژیت زۆر بەخێربەی هەر بژیت ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ دووبارە سپاس بۆ دکتۆر کە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئێوە شیوادارم سوودتان لە بەرنامەکە بینی بێ و تا بەرنامەی تەندروست بن خواتان لەگەڵ